خۆ خت و فەلاج ئایا مەنە مەنەمانە یەمانە ئیزام های خەیر گورە دەماڵن هەلەو دوکانانە دەماڵن ئەنگۆ بە من ڕازی بن وەڵە پێنجەر کەشتان دەماڵ خراپە زۆر خۆ سوود مەکەوە ئەمە وا بەتمای پرۆژەی نەکە کە تو سەلەمەت لێک مەدەبرا ناکە نابێم گۆرانی خۆم تاواکەم کاکە چای خۆم فرۆشم دەزانیت چیە ئەمە بابچینە شوێنە شەهادە دانیشین لەسەر پرۆژە قسەی بکەین کە لە بن سەرمانە کاکە خۆمە نابێ هەدەستەوەسان ڕاوەستی یعنی ئەنگۆ متاکیدن بڕۆین متاکیدین باجی دەبی ئەنگۆ متاکیدن ئەری کاکو بەرێ لەمە هەدەڕۆین هەناگەینێ و لە چێن دەدا ئەمە لە دەرەوەی شاری دەژین باشە لۆچ لە دەروێ شاری دەژیت وەڵا ئەوە دەمە لە جێژی دەژی باشە ئەو کاک دڵشادا ئەتو بە من بری دەورەمەندا زۆر دەورەمەندە ئەرێ تو ناوت چ بوو؟ ناوم جمشیر بوو جمشیر بارێ ئەرێ جمشیر یعنی چ؟ وەڵا بەخۆشم نازانمەوە باپیرم ناوی لێ نابووم وەهەگە ناوەکە نەزانی معنای کو دەبێ و ناوە لێ بنێ باپیر ناوی چ بوو؟ باپیرم ناوی خەمیز بوو کورە دەبرێ بیکە کوردی بێ پێنجشەمە ڕەحمە لە بابەت ئەتو بە من بری بە من ئەو کابرایە ئەتو چی دڵشادی؟ ئەمە هیچی وینی مەس بەس سایەقی ویمە ئەدی لە مێژە لەگەری ئیش دەکەی؟ وەڵا تەقریبا ماگەکە لەگەری ئیش دەکەم ماگەکە باشە ئەو کابرایە گوتت دەورەمەندا؟ زۆر دەورەمەندە ئای دەهام لەگە چێلێت قەومایە وەڵا دەهام ناتان عینادی لەگەرەوی بکە کاکە ئێستا تێم قسەی لەگەڵ دەکەم بۆتە زۆری مایە؟ هەندەمان ماوا دەگەینە ئیشان کاکە ئەمن لۆتان دەفرۆشم دەکەمە پارە بەس پێتان تێ بگەم پرۆژەکە چێ تێم بگەینن کە خانێکە فرۆشرا ئەمە دەی بچین دەورەی بدینین هەتا بزانین مانگۆ چۆن دەسێندرێ گورە برام دەورەی چێ حالی چێ بەنگۆی چەنگۆ لە من تێک مەدەن دەبا تێم بگەینن بزە ئەمە چیش کات دەزانم بەنگۆ چێک چنیە کورە کاکە بەنگۆ لە ئەفریقای دەسێنرێ ئەمەش دەبی بچینێ وێندەر زراعەتەکە لەوێندە فێر دەبین پێویستمان بۆیە ماگەک لەوێن دەبین بەرە لەوێ فێر دەبن چای لێ وەرە دەتانەوێ بە هەموو عەقڵتان ئەم خانی بفرۆشم ئەنگۆ بچنە ئەفریقیای نێنەوە لۆچمە ئەفریقا ئەوەندە خۆشە بڕۆ منێمەوە وەرە دەبڕن هەی کلااو چینە هاواڵە بڕن حەیران دەرم کلااو چینە کلااو چینە وەڵە دەتانەوێ هەرم خەلەت تێنن ماڵوێنان ئەنگۆ بەخوا دەزانی کلااو چینە دەبڕن دەی بڕن کلااو چینە بڕن حافیز ڕای هەست دەکەم گروسەکەمان لێ بووە خوری نابتۆ خوری لێگەڕێ با ئەو دوسێ ڕۆژێ بەستەدا تێپەڕی دەیگرینەوە ئارام ئەوە دانیشتووی بۆ خۆت حازر نەکردو بۆ مەکتەب داناسمە مەکتەب کوڕم سایەقەکە دێتێر ناونیشانی یێرم داوەتێ هەستە خۆت حازرکە داناسمە مەکتەبێ لەبەر چ ناچی غەریبی بابنە کام موبایلم دێ هەستە بڕ خۆت حازرکە بابی چ کامە بە ئەو بابی کە لەبەر ژنێکی دیکە منی تۆشی فڕێداوە دا ئەتوان بجارە دەڵێ کە بابە ژنێکی دیکە هێنا بەسی جوێنیە کوڕم بابت یەک ساڵە فێڵ لە ئێمە دەکا ژنێکی دیکە هیناوە دایە ها ئێستا راپۆرتێکم دەخێندەوە لەسەر چ لەسەر خۆشەویستی خۆشەویستی چ دا دیگۆ ئەو پیاوانەی ئەوەندە لە ژۆرێ خۆشەویستیان پێ نادرێ لۆیان پڕ دەکەنەوە هەستە قسە گەورە هەستە بڕۆ دەی خۆت حازرکە قسە گەورانە چییە وەڵای ناچم کوڕم ئارام هەستە بڕۆ مەکتەبێ وەڵای ناچم هەتا جێم لە دەنگی بابم نەبی ئارام وەرە ئەها زانایەکان دەڵێن ئەگەر کەسێک توی نەویست ئەتوژنێت هەوێ بابنە بەخۆی بابنە باشە هەستە بڕۆ خۆت حازرکە بۆ مەکتەب دەی ناچمە مەکتەبێ کوڕ هەستە ئارام هەتا جێم لە دەنگی بابم نەبی ناچمە مەکتەبێ خوایە و ئارامە من دەکوشێ ڕژێک زوو تەلەفۆنەکە دادەخەی نا کارە تەلەفۆنە تەلەفۆن وڵاو هۆم زانینە تەزیل پێکردە ئەنە تەلەفۆنە هەنارە ئەلو هەنارجان بابا منم بابا ئای چەند غەریبی دەکەم کوڕەکەم خوا و کەسەی بگری کە لێکی کردین ڕەنجی چەند ساڵەی بە فەیڕۆ بردین ئارام کوی کوڕم باشی بابا قوربان دەبم جەرجێ بابێ ئەوە لە چێن دەرێ بابا بنەماڵم کوڕم ئێستا وەختی مەکتەبێ لۆ ناچێ مەکتەبێ بابا ڕاستە دە لە ژنێکی دیکەتینایە کوڕم باوەڕ نەکەن
خەرجیانەوێ لە ناوبانجی من بدەن ئەوە دیعایە سۆشال میدیایە من ژنم نەهینایە سۆشەل میدیا ها ناوەڵا فرتوفێڵەکانی خۆتە. حەز دەکەم مامۆستاد هەیە فێرت دەکاتن قۆڕە دەبەستەری ئەو ها بڕوە شوێنەکی گەورە بە گەورەی لێ نووسرایە مەحکەمە لەوێ عیلاجت دەکەم. دەبڕۆ هەستە خۆت حەزەکە و جێ لە دەنجی بابت هەستا نابی ئەوڕۆ نەچمە مەکتەبێ ئارام گوێم لە دەنگت نەبێ هەستا هەستە پێشم خۆت. تو بەس تێ بگەم ئەتۆ من چێوە دەبێ بە قورعانی لێ دەتەسم کورە خۆ نابە بمکوژن کورە نانە کوشتنی چا ئەوە تەوا گەیشتنێ سەد فەرعەت بە من کرد خۆ عافوتکە ئەوەتە خارە هیچ خۆت و شۆژ مەکە ئەوەتە ئەو شینە هەوە ئەو شینە هەوە بابم و کاک دڵشادەوە هادەوەرە من دلۆ لە دەرێ شارێ دەچی کاچی من باشە تو لۆندا دەترسی برو کاک خۆمە لا حول ولا قوة إلا بالله ئیشێ دەهامی ئەمە نازانم بە ئیشێ خۆم ڕابەکەم یان بە ئیشێ دەهامی ئەوە هەوە ئەوە باشە باش